علی کردی و تیمەکەی ئەم نانەوەخانەیە لە باشووری لوبنان بەڕێوە دەبن. دروستکردنی نانی ئەڵمانی تایبەتمەندیانە. خەڵک سەریان سوورما کە من ئەم جۆرە نانە دروست دەکەم چونکە ئەوە یەکەم جار بوو ئەوان و لوبنانیەکان بەگشتی ئەم جۆرە نانە ببینن. ئێستا ئەوان من بەوە دەناسن کە ئەو کەسە بووم لێرە فێر بووم و پاشان بوومە سەرپەرشتیاریان. ئەم نانەوەخانەیە بەشێکە لە سەنتەری مۆزان کە تێیدا خەڵکانی پێداویستی تایبەت ڕاهێنانیان پێدەکرێت بۆ ئەوەی لە پیشەی جۆرا و جۆردا کار بکەن. ئەم سەنتەرە نزیکەی 170 فێرخوازی هەیە، ئەوانش لە خۆ دەگرێت کە نەخۆشی ئۆتیزمیان هەیە و ئەوانشی لە ڕووی جەستەیی و تێگەیشتنەوە کێشەی زگماکیان هەیە. کەسانێکی زۆر هەن کە خۆیان لەو کەسانەیان فێرخوازانە بە دوور ڕدەگرن. ئەوانە خەوان پێداویستی تایبەتن. ئێمە بەمانە دەڵێن هیچ جیاوازی یەکسان لەگەڵ کەسانی ئاساییدا نییە و ئێوە دەتوانن تێکەڵ بە کەسانی دیکە ببن و هەمان ئەم کارانەی ئەوان بکەن. ئێمە ئەمانە لە ئامێز دەگرین. هەر لە دروستکردنی نان و شیرینی هەروەها بەڕێوەبردننی کارداریەکە ئەمان هەموو ئەو شتانە بە چاکی دەکەن. نانەوەخانەکە لای هاوڵاتیانی لوبنانی و بیانیش ناوبانگی دەرکردووە. هەندێک جار دێم بۆ ئەم نانەوەخانەیە و نان دەکڕم. هەمان ئەم جۆرە نانە لە وڵاتەکەم دەکەن و چێژی نانی خۆمانی هەیە و زۆر خۆشە. من ئەم نانەوەخانەیەم لا خۆشە. علی کوردی کە کێشەی قسەکردن و بیستنی هەیە تیمێکی 12 کەسی بەڕێوە دەبات. ئەمە گۆڕانێکی مەزنە بۆ علی تەمەن 35 ساڵان ئەوەی وەک فێرخواز لێرە دەستی پێکرد. ئەوان سەرەتا ویستیان فێری کاری پاکردنەوە بکەن، بەڵام من سەیری دەستی ئەوانم دەکرد. هەر کاتێکیش دەستم بۆ هەویرەکە ببردایە پێیان دەگوتم دەستی بۆ مە بە و لاچۆ، بەڵام من هەر کۆڵم نەدا هەتا فێری کارەکە بووم. ئەم کارە بۆ علی سەرچاوەیەکی داهاتە بۆ خانەوادەکەی. هاوکات بەڕێوەبەرەکەشی ناتوانێت دەستبەرداری علی بێت. لە ڕاستیدا هێشتا ئێمە کەسێکمان هاوشێوەی علی کوردی دەست نەکەوتووە کە بتوانێت تەنها هەر خۆی ئەم نانەوەخانەیە بەڕێوە بەرێت. زۆر هەوڵدەدەین کەسێکی دیکەی وەک علیمان دەستکەوێت ئەگەر هاتوو علی ڕۆژێک نەخۆش کەوت هەتا جێگاکەی بگرێتەوە. ڕەنگە خەسڵەتی تایبەت لەم نانەوەخانەیەدا نانەکەی نەبێت، بەڵکو لەو تیمەدایە کە هەویرەکە دەشێلن.